ژنان و پیاوانی ئازادی خواست. ئەگەر خوازیاری بنیاتنانی کۆمەڵگەیەکی شیاوی ئینسانن، ئەگەر خوازیاری ئازادی و بەرابەرین، ئەگەر خوازیاری وەدی هاتنی مافە کۆمەڵایەتیەکان، مافە ئابووری و سیاسیەکان بۆ هەموو ژنانن، ئەگەر خوازیاری کۆتایی هێنان بە هەر چەشنە تونند و تیژیەک لە دژی ژنانن، ئەگەر لە چنگ پیاومەزنی و فەرهەنگی کۆنی دژبەژن وە تەنگ هاتوون، یەک دەنگ و یەک گرتوانە لە ڕێو ڕەسمەکانی ڕۆژی 8 مارسدا بەشداری بکەن و خوازیاری وەدی هاتنی خواستە بەرحەقەکانتان بن. ڕۆژی جیهانی 8 مارسی ئەمساڵ بکەین بە ڕۆژی دەربڕینی نەفرەت و بێزاری لە فەرهەنگ و دابوو نەریتی پیاو سالار و کۆنەپەرستانە دژبەژنان. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن.